حکوومەت عێراقی فدرال هەموو گوشارەکانی بۆ سەر هەرێمی کوردستان تاقی کردوتەوە چە لە بڕینی موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا چە لە دەستبردن بۆ پرسی کەرکووک لە بەرەبەری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەم سەروبەندەدا هاوکات جێبەجێنەکردنی یاسا و پابند نەبوون بە دەستور بەڵام بۆچی عێراق بەم ئەقڵیەتە مامەلە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات ئەم بابەتانی کە پەیوەستن بە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانەوە بۆ تێکەڵ بە ململانی سیاسی و کایە سیاسیەکان لە بەغداوە دەکرێن وەکو کارتی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێن. زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم لەم بارەوە بەڕێز ئارام ڕەسوول مامەند شرۆڤەکاری سیاسی لە ستەدیۆ لەگەڵمە زۆر بەخێر بێن. زۆر جار باس لەوە دەکرێت کەم ئەقڵیەتی کە لە عێراق حکم دەکات و بەرامبەر بە هەرێمی کوردستان گوشار بەکاردەهێنێت ئەمە نوێن نییە، ئەزمونێکی نوێمان لەگەڵ ئەم جۆرە هەڵسو کەوتەدا نییە. بەڵام لە دوای دروستبوونی عێراقی نوێ و تێڕوانینێکی دیکە هاتۆتە ئاراوە لەگەڵم حکوومەتە تازەی عێراقیش بە تایبەتی ئەبینین کە هێشتا ئەم گوشارانە بەردەواون و سیاسەتەکان نەگۆڕاون. کێ حکمی عێراق دەکات و کێ ئەم سیاسەتانە بەرامبەر بە هەرێمی کوردستان پێڕەو دەکات؟ لە سەرەتادا سپاسان دەکەم. لە ڕاستیدا ئەوەی کە هەموو عێراقیەکان لە ناویاندا خەڵکی هەرێمی کوردستانیش دڵیان بەوە خۆش بوو کە لە دوای ساڵی 2003 لە دوای ڕوخانی دیکتاتۆریەت سەردەمێکی نوێ بۆ عێراق دێتە پێشەوە، سەردەمێک کە عێراق بەپێی دەستور مامەڵە لەگەڵ ماف و لەگەڵ هاونیشتیمانیان و هاوڵاتیانی خۆی دەکات، سەردەمی عێراقێکی فێدرالی نوێ و گەلی کوردستان و هەرێمی کوردستان دەوری باڵای بینی لە نووسینەوەی دەستوری نوێی عێراقدا کە تێیدا مافەکانی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فێدرال هاوڵاتی و هاونیشتیمانیانی کوردستان وەکو هاوڵاتیەکی عێراقی تاڕادەیەکی باش تێدا جێگیر کرا. بەداخەوە هەر لە دوای پەسەندکردنی دەستور ئەوە بەدیکرا هەتا ئێستا کە ڕاستە عێراق ناسنامەیەکی نوێ و دەستورێکی نوێی هەیە، بەڵام حکومڕانی عێراق ئەمە قبول ناکات کە هەرێمێکی فێدرال هەیە، هەرێمێکی با بڵێن بەرەو پێشکەوتنە تاکی کورد هاوڵاتی کورد وەکو هاوڵاتی عێراقی تەماشا بکرێن. بۆیە لە 2003 و بە تایبەتیش لە دوای پەسەندکردنی دەستوری عێراق لە 2005ەوە تا ئەمڕۆ بەردەوام ئێمە دەبینین هەمیشە بەغدا ئاستەنگی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە بە کۆمەڵێک شێوازی جۆرا و جۆر کە لە دوجار لە ساڵی 2012 و 2013 بوو بە بودجە و موچەبڕینی خەڵکی کوردستانەوە تا دەگەینە ئەمڕۆ. لەو ڕێگایەدا هێز بەکارهات، ئابلۆقەی ئابووری و جۆرەها گەمارۆی سیاسی و ئابووری و لەسەر خەڵکی هەرێمی کوردستان تاقی کرایەوە. ئەمە دەمانباتەوە بۆ ئەم دەستەواژەیە کە هەم زۆر گوێمان لێ دەبێ هەم خۆشمان زۆر دێڵین کە عەقڵیەتی حکومڕانی لە عێراق نەگۆڕاوە. واتە ئەوانەی کە ئێستا و لە ساڵانی ڕابردووش لە عێراقدا حکومیان کردووە هێشتا ناتوانن هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فێدرال ببینن و هاونیشتیمانیانی خەڵکی کوردستان وەکو هاوڵاتی دەرەجەیەکی عێراقی تەماشا باشە. لە کاتێکدا کە ئەم مامەڵانە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت بە تایبەتی ئەم ماوەی دوایی بە پەسەندکردنی یاسای بودجە و دەستکاریکردنی مادەکانی هەرێمی کوردستان ڕازی بوو لە بەرژەوەندی هاوڵاتیاندا لەگەڵ ئەم جۆرە هەڵسو کەوتانەش هەر نەرمی بنوێنێت. ئێستا بینین کە موچی هاوڵاتیان نانێردرێت، بودجە نانێردرێت و جێبەجێ ناکرێت. بەڵام لاوازکردنی هەرێمی کوردستان و بەم جۆرە گوشارانە کە دەکەوێتە سەر هەرێمی کوردستان سوود بە کێ دەگەێنێت؟ ئارامی هەرێمی کوردستان ئارامی ناوچەکەەوە عێراقیشە. بێگومان ئێمە ئەبێت تۆزێک بە فراوانتر تەماشای ئەم پرسە بکەین. ئەوەی کە ئێستا دەبینین بەڕوون و ئاشکرا وەکو لە پێشتریش باسم کرد هەوڵی بەردەوام هەبووە ئێستا سیاسەتی برسیکردنی خەڵکی کوردستان و سیاسەتی دروستکردنی ناڕەزایەتی خەڵکی کوردستان بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانە. من ئەمەوێ لێرە پرسیارێک لە بەڕێستان و لە بینەرانیش بکەم و وەڵامەکەشی وەکو ئەڵێ عەرزی بەڕێستان بکەم. ئەم گوشارانەی کە خراوەتە سەر هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو و تا ئەم ساتە وەختەش کامە هێزولایەن بووە لە ناو هەرێمی کوردستان کە بە عێراقی وتووە نەخێر ئێمە قبوڵی ناکەین و وەستاوەتەوە بەرامبەر ئەو گوشارانە و توانیویشیەتی قۆناغ بە قۆناغ پەیلان و بەرنامەکانی کە دژی هەرێمی کوردستان دادەندرێت تێک بشکێنێ. بێگومان ئەم لایەنە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش کە پارتی دیموکراتی کوردستان پێکهێنەری سەرەکی ئەم حکوومەتەیە. بۆیە ئەم سیاسەتەی کە ئێستا بەغدا بە برسیکردنی خەڵکی کوردستان و نەناردنی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان دەیگرێتە بەر هەر ڕۆژە بە بیان و یەک ئەوەمان پێ دەڵێ دوو ئامانجی هەیە. ئامانجێکیان ئەوەیە کە بەڕاستی
خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان موچەخۆرانی کوردستان برسی بکات بۆ لاوازبوونی قوارەی هەرێمی کوردستانە و لە هەمان کاتیشدایە بۆ دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتیش کە ئێمە لە مانگەکانی داهاتوودا بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی ناوخۆیی دەچین. باشە بەڕێزارە کاتێک کە هەرێمی کوردستان باسی لە ڕفراندۆم دەکرد هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی هاتنە سەرخەت وتیان ئەوە دژی بنەماکانی فدراڵیەت و دموکراسی لە عێراق و هەرێمی کوردستان نابێت ئەم هەنگاوە هەڵبگرێت بەڵام کاتێک کە گوشارەکانی بەغدا بۆ سەر هەرێمی کوردستان بەم شێوازە دەبینین هیچ کەس لەسەر هەرێمی کوردستان نایەتە جەنگ. ئایا بەرژەوەندی وڵاتانی زلهێز لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق جیاوازە بۆ بەپێی بەرژەوەندی لەگەڵمان مامەڵە دەکرێت؟ ئێمە لەکوێی ئەم بەرژەوەندیانەداین؟ بێگومان لە پەیوەندی نێودەوڵەتیەکاندا هەمیشە بەرژەوەندی فاکتەری سەرەکیە لە بنیادنانی پەیوەندیەکاندا، بەڵام ئەوەی لە بەرامبەر هەرێمی کوردستان وەکو جەنابیشت باست کرد من لە ماوەیەدا خۆم لە نووسینێکیشدا ئاماژەم پێکرد لەوەی کە هەر کاتێ دانوستان لە نێوان هەولێر و بەغدا دەبێت ئیتر ئێمە دەبینین کۆمەڵێک بروسکەی پیرۆزبایی و دەستخۆشی لە ئەمریکاوە لە یەکێتی ئەوروپاوە لە نەتەوە یەکگرتوەکانەوە بۆ بەرەو پێشچوونی ئەم دانوستانانە. بەڵام بەداخەوە کاتێک کێشە دروست دەبێت ئەو ئیلتیزامە نابینین کە ئەمان بە هەمان شێوە بێنە پێشەوە و بڵێن بابە ئەمە کەم تەرخەمی لەلایەن حکوومەتی هەرێمە یان لەلایەن بەغداوەیە بۆیە کێشەکان گەیشتوتە ئەو ئاستا. لێرەدا ئەوەی کە بەدی دەکرێت ئەوەیە کە ڕاستە لەوانەیە بەشێکی ئەم نەهاتنە پێشەوەی هاوپەیمانەکانمان دۆستەکانمان بۆی کە بەجددی کار بکەن لەسەر ئەوەیە کە ئێمە خۆمان نەمانتوانیوە ناوماڵی خۆمان ڕێک بخەینەوە. ئێمە هاتوین لە سەردەمێکدا کە بەرنامە و پیلانی زۆر گەورەی عێراق بەرامبەر هەرێمی کوردستان هەیە، هاتوین وزەیەکی زۆری خۆمان بە ململانەی ناوخۆیی بەستۆتەوە بەڕاستی و ئەمە وای کردووە کە هەرێم بەلاوازی لە بەردەمی بەغدا دەربکەوێت و بەڕاستیش یەکەم هەنگاومان بۆ ئەوەی کە بتوانین ڕوبەڕووی ئەم پیلان و قەیرانانە ببینەوە ڕێخستنەوەی ناوماڵی خۆمانە. ئەوەی کە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە لە ناو هاوپەیمانەتی نێودەوڵەتی ڕوبەڕووبوونەوەی دژی داعش با بڵین کە کوردیش ئەندامە تێیدا و هێزی پێشمەرگەی کوردستان و کوردستان ڕۆڵێکی باڵایان بینی لە تێکشکانی تیرۆریستانی داعش، ئەمە لەو کاتەدا بوو کە پێگەی هەرێمی کوردستان هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی سیاسیشەوە لە ناوچەکەدا پێگەیەکی زۆر گرنگ بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. بەداخەوە ئەم ڕۆژگاری کە ئێستا عێراقی پێدا تێدەپەڕێت بەشێکی لە بەرپرسیارەتەکەی دەگەڕێتەوە بۆ ئەمریکا و کە دەوری باڵایان هەبوو لەو گۆڕانکاریە گەورەی لە عێراقدا ڕوویدا. من پێم وایە ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین کە دۆستەکانمان هاوپەیمانەکانمان و بەڕاستیش بە تایبەتیش ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان ڕۆڵی باڵاتر ببینن لە چارەسەرکردنی کێشەکانی ئەگەر لە کۆتایشدا بە کورتی پێم بڵێ مەترسیەکانی بەردەوامی ئەم گوشار و ئەم سیاسەتکردنی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان لە داهاتوودا چی دێت؟ ئەمە مەترسیەکانی بێگومان ئێمە ڕۆژانە دەبینین باجەکەی خەڵکی هەرێمی کوردستان دەیدات کە ئەمە شتێکی زۆر ناخۆشە، بەڵام لە هەمان کاتیشدا من پێم وایە کە عێراق ئەمەی بۆ ناچێتە سەر بتوانێت بەردەوام بێت. دوجار گوشارەکان لەسەر حکوومەتی سوودانیش زیاد دەکا و کوردیش کارتی خۆی هەیە. ئێمە نابێ ئەمەندە بەلاوازیش خۆمان نیشان بدەین پێمان وابێ کە تەواو ئیتر تەسلیمی بەغدا بووین. کۆمەڵێک کارت و ڕێگا لە بەردەمی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان هەیە کە بتوانێت گوشاری خۆی پێ بکات. بۆ من پێم وایە لە کۆتاییدا ئەگەر عێراق و حکوومەتی ئێستای عێراق بەردەوام بێ لەسەر ئەم سیاسەتە بەرەو کۆتایی ئەم حکوومەتەش دەبینین کە تەمەنی زۆر درێژ نابێت و بەڕاستی سەرکەوتوو نابێت لەو بەرنامەی کە ئێستا هەیە. بەڕێز ئارام ڕەسوول مامەند شۆڤەکاری سیاسی زۆر سپاس لەگەڵ کورتستانی سوچوار. سپاس.